خاتونەکان ئازادتر بن، ژنەکان ئازادتر بن، ئەو وڵاتە سەرکەوتووترە. باس و بابەتی ئەمڕۆمان کاربەدەستی ژنان لە ئورگانەکان و نێوانە دەوڵەتیەکانە. سڵامتان لێ پێ بینەرانی خۆشەویستی، وادارم کە باش بن و ڕۆژ و ڕۆژگارتان بە خۆشی تێپەڕکەن. ئەمڕۆ های نەخەمەتتانە بەم باس و بابەتە. ئەمڕۆ سێ میوانی ئازیزمانە، سێ خاتونی هێژامانەز کە گەرەکمانە لەگەڵیان لێدوانمان بێت سەبارەت بە کاربەدەستی ژنان و ئایا کاربەدەست بوونیان لە نێوانە دەوڵەتیەکان چ کاریگەریکی بەسەر کۆمەلگا هەست و نەبوونی چ خراپێکی هەست بەسەر کۆمەلگا. پێم خۆشە بڕین پرۆگرامەکەمان دەست پێکەین، با بڕین بۆ لای مێمانەکانمان. فەرموون. هاوڕێیانی خۆشەویست، عزیزان، های نەخەمەت خاتونێکی زانا، خاتونێکی چالاک لە شارە جوانەکەی مەریوان. پێم خۆشە خۆی زیاتر پێمان بناسێنێ و دوایەوە باس و بابەتەکەمان دەست پێکەین. با بچین بۆ لای مێمانەکەمان. بەخێر بن خاتون. مەمنونم. بەلا هەر شتێ سڵام و عەرزوەتە بۆ احترام لە خزمەت خۆتان و هاوکارە عزیزەکانتان بەخێر بن سەر و سەر چاومان. من نەخشین سەجادیم، ناسیاو بە خات و سەرشین لە شاری مەریوان. خات و سەرشین، ئێوە خەوی کار و پێشەی خۆتانتان هەست، خاتونێکن کە مستەقلن، کاری خۆتانتان دامەرزاندووە. ڕێزێکیش لە بواری کارەکەتان بۆمان باس کرد. من کارە دیزاینە داخەڵی ماڵ ئەنجامەدەم، دوکراسیۆن داخەڵی ماڵ، پەردە سەرامز کارپەردە ئەنجامەدەم. لە پاڵەمیشا حەزم کرد کارەکەم بە جۆرێ بناسێنم بە خانمەکان، فرێتە مخاتەبەکان من خانمەکانن کە ئێوەش ئەتوانن ئەو شتێک کە حەزەکەن ئەدامێ بدەن. من پێجەکەم دانا بەناو پێجی خات و سەرشین. لەناو پێجەکەما کۆلەن نکاتێ باوجودەوە کە کارەکەم کارێکی سەخت و پیاوانە وەلێ نکاتی خانەداریم دانا لە ناویە، ئامۆژش کولەن ئاشپەزیەکان، تورشیجات، ئەوەی کە ڕەبدی بە خانمێک ببێ کە ئەشێ ئەنجامی با لە ماڵەوە بدونە هیچ گونە دەر مەسەڵەن حقوق و مەزایایەک، فقط ئەوەی کە لە خۆم مایەدا بنم بۆ خانمە عەزیزەکان ئەم پێچمەداناوە و خەریک فعالیەتە. خاتونەکان لە ناو کۆمەلگایمە بەشێکی گەورەیان هەست، ئەرکەی گەورەیش هەروەها بەسەر شانیان و لە پەروەردەکردنی مناڵ و مناڵلاریە و بیرە تا ئەوەی کە جامعەیەکی سالم و کۆمەلگایەکی سالممان بێت، ئەرکی زۆربەی ها لەسەر شان خاتونەکان. ئیستا ئەگەر بگەڕینەوە بۆ باس و بابەتی بەرنامەکەمان، ئەوەسە کە خاتونەکان چەندێک ئەتوانن بڕیار بەدەست بن بە تایبەت لە ئیداراتە لە ناوەندە دەوڵەتیەکانە و ئەمە چه کاریگەری کێس لە سەریانەوە؟ بەڵێ من دایکمەوەشە قسەیە خۆشیە کە دەیوت ڕۆڵە ئەگەر حتا دکتۆرێکیش ببیت، ئەگەر حتا مهندسێکیش ببیت تۆ هەربازم ژن ماڵی. من ێژم ئەو خانمانە کە خانەداریەکەن هەن لە ماڵەوە کە حیتەی کاری ئەنجام ئەدەن لە پاڵیشە ئەگەر بتوانن خۆیان لە ئیدارەیەکە لە نەهادێکە خۆیان نیشان بدەن چەنە خۆشە، چەنە شیرینە، چەنە خۆشە بچێتە ئیدارەیەک خانمێ لە پشت میزۆ بە خێرهاتنت کا خانمێک کارەکەت ببا بەڕێەوە. هەرچێشتا ئەوە نییە کە تۆ بێژی خۆ من خانەدارم و هۆنەرێکەزانم قێچکێکە خانمە عەزیزەکان با لە لەحازی تەحسیڵی و ئیدامە بدەن، با بچنە ناو ئیدارەکان، با لە هەرچی شوێنە دیار بین. قەرانیە خانم فقط لە پشتگازا بێ بۆی پیازداخی بێت، یا خانم فقط ماڵەکەی تەمیزکە. هۆنەرەکەت ئێرا بدە، تەحسیڵێک ئیدامە تەحسیڵ بدە لە نەهادێکادا بمەرزە، هەم بۆ شانازی خۆت، هەم بۆ شارەکەت، هەم بۆ خانمەکانێکە هاو لە هەموو ئاسن و ساڵ خۆتن. جا ئەمە بەسەر بیر و باوەڕی کۆمەلگاکەمانە چ کاریگەری کێس؟ وەڵادەیتر کۆمەلگا فقط ئەوە نییە بێژین ئاغاکان، تاوە ئاغاکان لە دایک بوون، لە خانم بوون. ئەگەر خانمێک بتوانێت موفق ببێت، ئێمە دوو جنس زیاترمانە، یا خانم یا ئاغامانەز لەم دنیا. بۆ چێشێ هەمیشە ئاغاکان پیشقەدەم بن، بۆ چێشێ هەمیشە ئاغاکان ناویان ببێ. ئەگەر لە کۆمەلگایەکە خانمێکە بینێ موفقە، تۆ چاوی لێ ئەگری. موفقیت بە چاوی؟ موفقیت بەوەی کە خۆت حەزی لێ ئەەکەی ئەنجامی بی.
هیچ وەک موفقیت لە دیدی دیگەران ناتواشای مەکە مێژە بۆچی ئەو وای کرد من وا ئەەکەم بۆچی ڕێم کەزاکەم بۆسە مەسەڵەن پەرستار بۆچی من نەبم نا موفقیت بەوەی بزانە کە خۆت حەزی پێەکەی ئایسە موفقیت من بەوەسە کە وەختێ ئەنەوە مڕە لە دڕێلومەتەکەم مەتەکاریەکەم کاردانەیە پیاوە لەزەتی لێ ئەبەم موفقیت من ئەوەسە شاید موفقیت ڕفێقەکەم ئەوە نەبێت ئەم کاری ئێوە چ کاریگەریکی بووگە لەسەر باقی ژنەکانە لە شارەکەتان ئەوێنین خۆبخاتونێک لە پاڵ پیاوێک کە هەر وەک پیاوێک خەریکە کارێکی ئاوا ئەنجام ئات و هەروەها لە ئیدارە و نێوانە دەوڵەتیەکانە من جالبی هابەوە کە فرێ لە بیژن مشتریەکانم مەسەڵ کارمەندەکانن وەختەیە چمە ماڵیان مەسە خانمەکانیان کارمەندی دیتر مثلا فقط نەویون لە مەدادێک و خودکاریک و کارێک ئیداریان ئەنجامدا ئەوانش بەش خۆیان مانوە بن یعنی ئێمە ئەم مدەتەکە کۆرۆنا هاو واقعاً زانیمان کە معلمەکان چەنە جێگەیان مقدسە ئێمە خۆمان ببین بە معلم بۆ مناڵەکانمان واقعاً سەخت بوو بەڕاستی سەخت بووە زانیمان معلمەکان چییە کێشن هەر شغڵی سەختی خۆی هەیە هەر جارێ بۆ خانم لە پاڵیشیانشێ ماڵدار بێت دایک بێت کچ بێ بۆ ماڵ باوکی هاوسەر بێ بۆ شوەکەی وەلی ئەوەی کە شغڵێکی ببێت جێگەی خۆی محکەمترەکە هەم لە بین مردومە هەم لە بین خانوادا دروستە فەرمونون با پرسیارەکەم بازم بپرسمەوە ئەوەی کە کاریگەری ئەم حزوری خانمەکان لە نێوانە دەوڵەتیەکان لەسەر خودی خانمەکانە چۆنە یعنی بیر و باوەڕی خانمەکان چۆنە نسبەت بەم قەزیە ئەگەر لە نەهات دەوڵەتیەکانە خانمەکان بتوان خۆیان نیشان بدەن خۆیان بناسێنن واقعاً بنەزر من بۆ جامعەی ئەمڕۆ جارێ بۆ کۆمەڵگەی کوردەواری خۆمان خانم فرە سەرکوفتی لێ ئەدەن فرە مەسەڵەن بەلایەن و خانم نابێت کارکە خانم نابنەوە نەهادەکان نابێت ئاغاکان بەلایەن و سەختە کە مەسەڵەن ڕیز ئیدارەیە خانم بێت ولی معاونەکەی ئاغا بێت بۆچی نەبێت بۆچی خانمەکان هەڵ نەدەن بۆچی جێگەی خۆیان لە شوێنهایەکی بەرزترۆ نەبینن بۆچی پێیان ئێواڵێن پێیان سەختە بۆ سەختە واقعاً سەختە بۆ پیاوەکان سەختە بێژین مەسەڵەن لەژێر دەست خانمێکا کارکەن بەلایەنەوە سەختە معاونەت بەدەست ڕیاست خانمێکەوە ببێت بۆچی نەبێت بۆچی ئەو ئاغا خۆی لە خانمێک نەبووە بۆچی ئەشی بە دیدگاهێکی ڕۆشن و تواشی خانمەکان نەکەین لە دەیەکانی ڕابردوو بەرەو پێشچوون و گەشەی کچان لە خوێندنگاکان و ئەو خولە خوێندەواریانەی کە بۆیان دانراوە ئاستی خوێندەواری ژنانی لە ئێران بە شێوەیەکی باش بردۆتە سەر و ئێستاکە لە هەر پێنج ژنی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان چواریان خوێندەوارن بە پێڕاگەیاندنی دەستگای کاروباری ژنانیش لە ئێران ڕێژەی خوێندەواری ژنانی ئێرانی ئێستاکە زیاتر لە 96%. بە دوای ئەم ڕەهەندە لە ساڵەکانی ڕابردوو ڕێژەی ئەو کچانەی کە توانی ویانە بچنە ناو زانکۆ دەوڵەتیەکان لە ئێران لە چاو کوڕان زیاتر بووە و لەم ناوەندەدا کچان توانیوانە بە شێوەیەکی مامناوەند 57% کورسی زانکۆکان بۆ خۆیان دەستەبەر بکەن. سەرکەوتنی کچان لە خوێندن لە ئێران تا ڕادەیەک دەنگدانەوەی بووە کە بۆتە هۆی نیگەرانی و قسە و گفتوگۆی پاوانخوازی ناودەسەڵات. ئەوان لەسەر ئەو بڕوایەن کە ڕێژەی دەرچوانی کچان بۆ ناوزانکۆکان هاوسەنگی کۆمەڵگای ئێران و ڕۆژهەڵاتی کوردستانی تێکداوە و هاوسەنگی بنەماڵەیان تووشی مەترسی کردووە. بەم جۆرە هەوڵیاندا بە شێوەی جۆراوجۆر گۆڕانکاری بەسەردا بێنن. هەر لە بوارەکانی خوێندن لە زانکۆکان بۆ ژنانەوە بگرە هەتا دانانی ڕێژەی نایەکسان بۆ کچان و کوڕان لە هەڵبژاردننی بوارەکانی خوێندن. بەو شێوەیە لە ساڵەکانی ڕابردوو زۆرێک لە ژنان بەردەوام بوون لە خوێندن و لەو بەشانەی کە لە ئێران و لە زۆربەی وڵاتانی جیهان بە بواری خوێندنی کوڕان دەزاندرێت. ئەم ڕادەیە لە سەرکەوتن بە شێوەیەکی ڕاستەوخۆ کاریگەری هەبووە لەسەر حەز و خولیە ژنان بۆ چوونە ناو بازاڕەکانی کارەوە کە بەداخەوە هیچ بەستنێک بۆ قوبوڵکردنی بوونی نییە. بەپێی ئامارە ڕسمەکانی ژنان تەنیا 11% هێزی کار لە ئێران پێک دەهێنن. هێزی کار لە ئێران لە بنەڕەتدا پیاوانەیە. ڕێژەی بێکاری دەرچوانی زانکۆ لە نێوان کڕۆکچ جیاوازی هەیە. بۆ پێی ڕێژەی بێکاری کوڕانی دەرچوانی زانکۆ تەنیا 12%، بەڵام ڕێژەی بێکاری کچان 33%. هاوڕێیانی خۆشەوی سەروا کە ئەزانن باس و بابەتی ئەم ڕۆمان
خاتونەکانێک کە بڕیار بەدەستن لە ئیدارات و سازمانگەلی دەوڵەتی و نێودەوڵەتی. هەربەم بۆنە مێمانی خۆشەویستمانە خاتونێک کە معلمن، خاتونێک کە مامۆستای مەدرسەن. حەزەکەم ڕیم وڵای مێمانەکەمان خۆی زیاتر پێمان بناسێنێ جا لەسەر کارکردنیان و کارکردنی ژنان لە ئیداراتیشە باسەکەین. بەخێر بێن خاتون. ئەرزی سڵام مەز لە خزمەتتانە، زۆر سپاسانەکەم بە خێراتن خۆتان و هاوکارە محتەرەمەکانتانەکەم. من لەیلا شا محەممەدیم، نەقاش و وێنەکێش و مامۆستای هۆنەر. بەخێر بێن خات و لێلا. سپاسان. ئێوە چەند ساڵەکە مامۆستای وێنەکێشین؟ وڵی من ماوەی 7 ساڵە کار دەکەم بە سوورەتی تەخەسوسی. 7 ساڵە. باڵێ. ئێوە وەکو خاتونێک کە لە ئۆرگانێکە خەریککارن، بیرروباوەڕتان چۆنە سەبارەت بۆی کە خاتونێ لە ئیدارەکانە بڕیار بەدەست بێ یا خەریکی ئیش و کار بێت؟ باڵێ. جا ئەوە ئارزکەم سەرەتا کە من ئەو شوێنێکە کاری لەکەم هی خۆمە مجاوزم هەیە و خصوصیە، شوێنێکی دەوڵەتی نییە، بەڵام لە کوللا نەزەر من لەبارەی ئەوە کە خانمەکان کار بەدەست بن و کارێکیان پێ بکرێت لە هەر شتێکە، لە هەر ڕشتە و بوارێکە کە بزانن زۆرم پێخۆشە و زۆر بە شانازیەوە. ینی ئەو کارانی کە تا ئێستا کردومە شاید تۆزێک مەغرورانە بێت نازانم بەڵام لەوەی لە جامعەیەکی چکۆلە لە شارێکی چکۆلا من توانیومە بۆ خۆم بەش خۆم کارێک بکەم، ئفتخارەکەم بە خۆمەوە بەو هاوکارانە و بەو خانمانە کە ئەیان ناسم و کاری هۆنەریەکەن، کاری وەرزشەکەن، کاری خەدەماتی، حتا خانمهایەکمان هەیە کە ڕانەندان، خانمهایەکمان هەیە کە لە ئۆرگانەکان هەروە کە خۆتان ئەڵێن کار بەدەستن بەگشتیان و ئفتخارەکە مایشان خانمەکان تەوانان. ئێوە خاتونەکەن کە کتێوێکیشتان چاپ بووگە، کتێوێکی جدیدتان چاپ بووگە یانێ قرارە ڕوونەمای کردگەی لە کتێوەکەتان. کەمێکیش لە مۆرد کتێوەکەتان بۆمان باسکەن. کتێوەکەم بە ماوەی 2 ساڵ کە ئێمە سەرقاڵ بە کۆرۆنا بووین و ئەم شتانە کاروبارمان تۆزێک ئۆفتی کردبوو، نەمانەتوانی تەدریسکەین لە ئامۆزشگا. من خۆم لە ماڵۆ کە خۆم سەرگەرمی خۆم بوو بەوە ئەو تەجاربی ئەو چەند ساڵێک کە کارم کردبوو دەستم کرد بە نووسینیان و کۆکردنەوەیان و متالعاکردن لە مەنابعێکی تر باشتر و گەورەتر کە کۆمەکم کا بۆ نووسینی کتێبەکە. ئەو 2 ساڵە کۆرۆنام بە فرسەتێک زانی کە ئەم کتێبە بنووسم و بە کۆمەک هاوڕێیانێک کتێبەکەم بە چاپ گەیاندووە، بەڵام هێشتا ڕوونەمایی نەکراوە و نەدراوەستە ناو بازار. یانێ کتێوەکە خۆتان سرمایە گوزاری بوون ئسپانسرتان نەبوو؟ ناشریشکی نەبوو کە خۆی بیگرێت و سرمایە گوزاری کات و لە دوایەوە لە باسی فرۆش و باقی پرۆسەی کتێوەکە؟ معموڵەن کەسێکە تا ئێستا شتێکی نەنووسی بێت، شتێکی مەسەڵەن ڕەسمی مەقالە و نووسین و شتایەکتی کە نووسینایەک لە ڕۆژنامە و ئەوانە جیاوازە، بەڵام شتێک وەکو کتێبێک تا ئێستاکەت نەتنووسی بێ هیچ ناشرێک بە تایبەت کە لە ڕشتەیەک وەکو هۆنەر وەکو نەقاشی کودەکان کە مۆزوعی کتێبەکەی منەوەسا هیچ ناشرێک پێم وابێ حمایەت ناکا لە کەسێکی ناشناس و ئەسپانسەریش یا کەسێکە کۆماکم بکات هەر خۆم داوام لە کەس نەکردووە. بۆ نووسینی کتێبەکەم قەرار بوو لە ئیداراتی ئوستانی کوردستان و کۆمەکم بکرێت لە حەوزە هۆنەریۆ و لە ئیدارەی فەرهەنگ و ئێرشاد ئیسلامی و قەرار بوو ئەوان چاپیکەن کتێبەکە، بەڵام کە ڕۆشتم بە شوێنی و زانیم خۆم ئەتوانم و پێمە کرێوتوانان بوو پێم خۆش بووە وەڵین خۆتان ئەنجامی باڵێ ئەوەڵین نووسینم خۆم. پێتان خۆشە دووارە کارێکی دیکە بنووسن و بگەیتە سەر چاپ؟ حتمما ئەگەر پێم بکرێت، ئەگەر ئەو کەسانەی کە مخاتەبی کتێبەکەی مناڵان بە تایبەت مۆرەبیان، معلمەکان، مامۆستاکانی مەدارس، مەکتەبەکان و دایک و باوکەکان ئەگەر ئەم کتێبانە ئەم کتێبی منە بخوێنن و پێیان خۆش بێت و بەکاریان بێت، من پێم خۆشە
جڵدی دومی کتێبەکەش حتمما بنووسم و ئێدامەی بدەم. ئینشەڵڵا بەوەمیتخوا. ئێوە خاتونێکی توانان، خاتونێکی زانان و هەروواکە زانن کتێب و خوێندنەوە بنیامەکان زاناترەکە بە تایبەت خاتونەکانمان. بەداخەوە خاتونەکانمان لەم ڕۆزگارە کەمتر بەرەو کتێب خوێندن ئەچن و زیاتر سەرگەرمی سوشال مدیا و تەلەڤیزیۆن و تیڤی و ئەم مەسائلی ڕۆژنە. وەلێ ئێوە وەکو کەسێکە خاتونێکی زاناست مامۆستایەکە و کەسێکە کە مناڵەکان پەروەردەکە لە بواری هونەریەوە قسەیەوە بۆ دایکەکانمان چەست کە خۆیان زیاتر بەرەو کتێب خوێندن بێن و مناڵەکانیشیان هەروە. بە تایبەت کەسێک کە دایک بێت، یعنی دایک ئەرکی زۆر زیاترە لە ژنێک یا کچێکی مجارڕات، چونکە بۆ مناڵەکە ئەوڵین مامۆستا دایکە، ئەوڵین کەسێکە شتی لێ فێرە بێت دایک و باوکە، بە تایبەت دایک. من پێم وایە ئەو دایکە فقط مەسئولی خۆی نییە، بەخاتر ئەوە کە لە دنیای ئەمڕۆژە علمی فەرزەند پەروەری و مناڵ بەخێوکردن زۆر گۆڕاوە، زۆر شت ئیزافە بووەپی، زۆر شت هەیە کە ئێمە نەمانەزانی جاران و ئێستا ئەشێ بیزانین. ئەنا مناڵەکەمان دوا ئەکەوێت حتمما ئەبێ دایکەکان مۆتالعەیان ببێت، هەتا ئەوانەی کە پێیان ناکرێت هەر ئەو دنبالکردن چی پێڵێن لە سوشال مدیا ئەتوانن، وەلێ ئەو علمی بوون مەتاڵبە و بنیام ئتمینانی نیەکەەوە مەطلبە علمیە و ئەمە زۆر مهمە بە قۆڵی ئێوە و ئەوەی کەەوە مەطلبە خلاصەس مەطلبێکی نییە کە ڕێک و پێک و جوان بۆ دەستپێکردن باشە. بعضی سایتەکان هەیە زۆر باشن، زۆر مەتاڵبێکی جەم و جۆر و چکیدە و خلاصیان هەیە بۆ ئاشنایی باشن، بەڵام دایکێک یا مۆرەبیەک معلمێک ئەسەن هەر ئینسانێک ئیسە ناڵ بە تایبەتی نەکەین و سەردایکەکان هەر خانمێک هەر خاتونێک هەتا ئاغاکان کە گەرەکیان بێت لازم بێت لە مۆزوعەکان سەر دەربێرن بۆ دەستپێکردن سوشیال میدیا خراپ نییە، بینینی دەوروبەر ڕۆزنامە ڕەسانەیەک، بەڵامی تر کە لازمە حتمما مطالعەی تەخەسوسی ببێت، لازمە حتمما کتێب بخوێننەوە، هیچ شتێ جێگەی کتێب خوێندنەوە ناگرێت. سنەت و کولتوری نانهێنەری ماڵپیاوە و بەرتەسکبوونی هەلەکانی کارکردن لە بازاری کار بۆ ژنان ئەوانی خستۆتە پەراوێزەوە. هەروە هەندێک فاکتەری دیکەی لە جۆری ئەستی خوێندەواری، ژیانی هاوسەرێتی، ژمارەی منداڵ و قۆناغە جیاجیاکانی ژنان کاریگەری هەیە لە سەربوونی ژنان لە پانتایی کار و دامەزراندن لە ناوەندەکانی حکوومەت. بەپێی ئامارەکان ئەو ژنانەی کە پلەی باڵای خوێندنیان تەواو کردووە چوارقاتی ئەو ژنانەی کە خوێندنی مامناوەند و 13 بەرابەری ئەو ژنانەی کە نەخوێندەوارن بەکارکردنەوە سەرقاڵن. بەڵام لە هەمان کاتدا ژیانی هاوبەش و منداڵداری دەبێتە هۆی ئەوەی کە زۆرێک لەو ژنانە دەست لە کارەکانیان هەڵبگرن. ژنانێک کە ژیانی هاوبەشان پێک نەهێناوە دووقاتی ئەو ژنانێک کە ژیانی هاوسەرێتیان پێکهێناوە کار دەکەن. ئەگەر خاتونەکان کار بەدەست بن چەنێ لە ڕەوەندی پیشرفتی ئێمە تەسیری هەست، یعنی جامعە ئێمە چەنە پیشرفتەکە چۆن هەروواکە بشارم بەپێی حضورێک کە خانمەکان ئەیان قەتعەن لە شارە منەژمەتان کە زیینوی و شارەتوانن حس بکەن تا چەنە خانمەکان ببن شارە شادابتر تەبێ، جوانتر تەبێ، سەرحاڵتر تەبێت، هەروەها کە پا بەپای ئەو پیاوەکانیش ببن. من
ناجم کە کۆڵان خانمەکان بن ولی خۆ چەندێکە خانمەکان شەریک بن لە کارەکانە چەندێک کە خانمەکان هاوکار بن بەپێی ئەوە توانین شارێک وە جامعەیە کۆمەڵگەیەک سەرحاڵتر جوانتر مناڵێت جوانتر شادابتر تەحوڵ بدرێت. خاتونێکە لە جێگەی کەو کار بەدەستە چەندێکە توانێت لەسەر مناڵ و منداڵی خۆی و ماڵی خۆی کاریگەری بێت. متەسانەوە شتێکە کە لەناو ئیشتمان فرەخراپ جێکەوتۆ گەر خانمێک کاری ببێت تایمین یەکتە بە خانەوە دێ بە مناڵی هەرواسە ئەوانە بکەێت. وانە من فرە لە خانمەکانم دیوێت فاقان مەسئولیەتیان زۆر جوانتر ئەبن بڕێەوە جوانتر تایمەکان تەقسیمەکەن دروستە مانویەتی ئەو لایەنە بێت دروستە ئەنەرژیان زیاتر بۆ لاچێت ولی خۆ قەتعەن هەروە کە ئەتوانن ئەو کاریانە کۆنتترۆل بکەن تایم دابنن بۆ کارەکان بۆ میزانیشە توانن مناڵێک باوەڕ بەخۆت بوونتر ئاگاهتر تەواو جامع بدەن قەتعەن چونکە ئەو دایکە هە لە ناو کۆمەڵگە نیازەکان قەتعەن ئاپدەیترە بەڕۆشترە قەتعەن وابێت. و ئەتوانە ڕاحەتر مدیریەتی مەسائلی مناڵ و شو و ماڵی خۆی بکاوانە هەروە هەر بەم بۆ ناتان ئەگەر لە دیدێ وەسیعتریشە تەوشاکەین لە شاری خۆیە لە ئیدارەی خۆیە ڕاحەتتر و قەویتر دەتوانێت بکەی بەوەی کە مەسائلی حەلکات و پەروەندەی ڕسیدگی بکە یا کارێکتر بخاتە ڕێگە. خاتونگەلی ئاوا چنە ئەتوانن تەسیریان بێ بە من خاتونگەلێکە کە نین لەسەر کارۆهان لە ماڵە یا خۆیانیان باوەڕ نییە یا خۆیان حەزیان نەکردگە کارکەن بە هەر شەرایەتێ. قەتعەن فرە مواسرە حضور خانمەکان هەروەکەی وتان لە ڕسیدگیەکانە لە ارتباتەکانە تۆ کە ئەبینی خانمێک کار بەدەست تۆ کە ئەبینی خانمێک ئەو نەقۆدرەتیەز قەتعەن تەلەنگورێکە بۆت کە بۆچی من وانە بم کە بۆچی من چیم لەو کەمترێکە و بگرە نابردنێکە پەنا هاوردنێکە بۆ خانمەکانتر سایکن کۆمەک بگرن سایکن تەلاش بکەن وەکو ئەوان ببن و من حتا لە شڕۆ کار خۆما فرەکەس هاتووە سوالی کردوکارێت تۆ چیت کرد من چی بکەم کە بێ منەوە ئەرسەی کارەکەەوە من حەز ئەەکەم بە خانم هەیەک من باعث ئەبم کەسێک لە منەوە بتوانێت ئەو ڕۆچە بشکێنێت بتوانێت بە هەر کامێکیان لە شوێنێکەوە وەختە تۆ بینی خانمێک جێ خۆی کردووە قەتعەن تۆش تەلاشەگری ئەو هەز بۆچی من نەبم بۆچی من ناتوانم وهات ئاگەر لە جێگەی کە بۆ ماوەی 2 ساعتیش تەکیەدانیشی ئەو قودرەتە ئەوینی لێوە تۆش احساسی قودرەت و خودباوەڕی پێت دەستا تا گەرمە و ماوەی کۆتا بێت و ئەحساسە گوزەرا بێ لە حزوری ئەو یەک نەفەرەکە کار ناکات و چەنێ قەشەنگە ئەنگیزە دەهەندەی خاسێک وانە بە سوورەتی ناخۆداگا خاتونگەلێکە کارەکەن لە هەر بوارێکەوە ئەوە باعثەوە کە ئەنگیزە و نشات وارد بێ بە ئەترافیان وانە قسەی ئێوە بۆ خاتونەکانمان چەس خاتونگەلێکە کە نیشگەلێکە جوانن و هەدەفیان هەست و ڕێگەی خۆیان هێشتا مشخص نەکرد. مەترسن لە هیچ شتە مەترسن بە لە هەر شتە باوەڕتان بە خۆتان بکەویش بەنیامن ئەتوانن وەکو هەر کەسێتر تەلاش بکەن بە هەدەفەکانتان بگەن تەنیا کافیە کە باوەڕتان بە خۆتان و ئەو شتەکە گەرەکتانە ببێت. باسی باوەڕتان کردەوە ئێمە چۆن ئەم باوەڕە پاکە و کەینەوە کە خاتونەکانیش وەک ئاغاکانن و لە بواری هوش و زکاوت و زرنی و لە بەرەوبردننی کارەکانە توانایی کامڵیان هەست باوەیەک احتیاج نیەتر وەک جاران هەر لە گۆشەیەکا بن. سەخت نییە بە نەزەر من شکر جاما خەریکە ڕوو بە ئەو مەسیرە حرەکەتەکە بە نەزەر من تەربیەتەکان فرە تەغیری کردووە و باس هەم جێگەی هەست ئەتوانن هەر کەسە لە جێگەی خۆیەوە هەر کەسە لە شوێن خۆی وەک دایکێ وەک باوکێ وەک برایە وەک خوشکێک لە سادەترین مەسایل تەربیەتی و عیزەت نەفسە بدەن بە مناڵتان کارە شەخصی سادی خۆیان بە خۆیان ئەنجام بدەن تا بە گەورەی ئەگەێت باو بە خۆبوون و مەسەکە تۆ هەست بە هەر شتێکێکی جوان فێر بە ڕێگە گەیشتن پێی ئەو شتە چییە چۆ ئاموزش ببینە بۆی نە لە هەر خۆت لە خۆت و خۆت بخەنەوە مەسئلەکەنا هەست بە هەر شتێکی هەدەف و تەعین کرد زانە ڕێگەی گەیشتن بۆ هەدەفتە چییە ئاموزش ببینە ڕێگە دروستەکان فێر بوو نەهایەتەن تەلاشی بۆ بکە وەمە بە باعث باوەڕ بەخۆ بوون. لە نەهایەتە پرسیار یاخر ماوەسە نەبوونی خانمەکان وەی کە سەردەمداری کارێک بن چەندێک ئەتوانێ کارگەری خراوی بێ لەسەر بیر و باوەڕی ئێمەوە لەسەر جامعە یان ئەگەر ئەوە کار بەدەست نەوێ خاتونێک قەتعەن لەتمێک کە ئەتوانێ بیدات بە نەزەرم لە هیچ شتێکە قابل جۆبران نییە ئەگەر ئەو شتە بێت ئەنگیزە نامێنێت بە نەزەر من شتێک بە ناو ئومید و ڕۆیان نامێنێت لە ناو بنیامەکانە تۆ نیوەی جامعە بۆ شتە لە بینە بێت لە تەک ئەوە کە کار بەدەست نامێنێت و
نابێت نیوەی جامعەت ئەمرێ لە بینەچێوە ئەو شتە بەناو ئومیدوەنگیزە نامنە لە ناوشتما ئەو فرەمانە. دەستت خۆش بێ خاتووکی ژیان، سپاس دەکەم، هیوادارم هەر خۆش بیت و سەرکەوتوو. بوونی خاتوونەکان چ کاریگەریەکی لەسەر کۆمەلگا و جامعی ئێمە هەست لەسەر خەڵکمانە، هەست لە ئیدارەکانە؟ بە تایبەت لە جامعەیەمایەن لە کوردستانی ئێرانە مەسئولیەتی خانمەکان زۆر کەم ڕەنگە هێشتا ساڵانی پێشوو باشتر بوو لە ئیدارەکانە ئەو خانمی موئەسری شاید مدیر و کاربەدەست نابینین بەداخەوە، ئەمە شاید یەکێک لە هۆکارەکانی خەتای خۆمان بێ، خەتای خاتوونەکان بێت، بەڵام هۆکارایەتری هەیە کە یەکێکی ئەوەیە کە شاید پیاوەکان کاربەدەستەکانی تر شاید زۆر خانمەکان بەوە ئاعتماد بەوە ناکەن کە ئەم خاتوونە بزانێت بتوانێت ئەو مەسئولیەتە بگرێتە عوهدە. ئەمە فرە بۆ من جێگەی داخ و ئێشە کە ئەبینم حتا لە مەدارس لە هەموو شوێنێک خانمەکان زۆر بێدەنگ و بێسام لە شارەکەی خۆم وای بینم. و ئیسە لە جامعەی ئێمڕۆ لە ساڵی 2022 دروستە لە ساڵی 2022 چون نێمە تاریخمان تۆزێک فەرقەکە بە ڕۆژانە لە جامعەی ئێمڕۆ ئەم شتە تۆزێک بەڕاستی ئەیبە خانمەکان ئایسا ئەتوانن فرە لەمە زیاتر بێنە بەرچاو و مەسئولیەت بگرن، فقط مناڵداری و خانەداری و ئەم شتانە نەبێت. هەرچەند ڕێزمەیە بۆ ئەو خانمانەی کە مناڵ بەخێوەکەن، من خۆم مناڵم هەیە، مناڵی خەڵک لە لامە و پەروەردەیانەکەم، بەڵام ئەوە ئێژم کە ئەتوانی تۆ هەر خاتوونێک هەیە هۆنەرێکی هەیە وەرزشکارە، هەیە لە شاید لە نووسینە زۆر ئێستادادی ببێ بەڵام خۆی تاقی نەکردووەسەوە، شاید هەر ئەو ئیداری کە کاری لێەکە فەرزکەن لە ئیدارەیەکی من نازانم لە قسمەتی بایگانی خەریکە کارەکە یا لە هەر شتێکە، هەر ئینسانێک بەپێی ئەوەی من تەجروبەی شخصی خۆم و متالعەی خۆم وا ئەزانم هەر کەسێک لە هەر شوێنە و جایگایەکە هەیە ئەتوانێت خەلاقیەتی ببێ و پلەکانی موفەقیەت بباتە سەر بە دوو شەرت، یەکێک خۆی باوەڕ بێت 100% و یەکێک زانیاری بێت لەو شتەی کە کارەکە. ئەمە هۆی ئەوەی کە لە هەر جێگای کە خەریک کاریت و بە هەر کار و ئیشێک کە تۆ مەشغوڵیت بەرەو پێش بچی و خۆی شۆڕازیبی زیاتر پێت خۆش بێ لەو کارە، ڕشتیش فرەترە. نەبوونی خاتوونەکان چا؟ ئەگەر خاتوونەکان کەم ڕەنگ بن، ئێوە فەرمووتان لە شارەکەی من کەمێک کەم ڕەنگترە، ئەمە چه خراپیکی هەست بەسەر جامعە بیر و باوەڕمان کۆمەلگامان ئەسڵەن لەسەر تەوسعەی ئەم شارە؟ ئەوەڵ شتێکە من خۆم ئەیبینم و حەسیەکەم وەسا مناڵەکەی من وەختێ نابینێت لە ئیدارات لە شوێنەکان لە مەراسمەکان کۆبوونەوەکان خانمە ڕنگدانەوەی خانمەکان حوزوریان نابینێت، مناڵەکەی منیش چ کۆڕ ئەمە ئەبێ بە تابوو بۆی، ئەمە ئەم تابوو ئێدامە پەیاکاربێ بە شتێکە بەڵێ هەمیشە ئەبێ پیاوەکان لە بەرەوبوون هەمیشە بە تەمای براکەی بێ کە کارێک بکە، بە تەمای باوکی بێت، بە تەمای خاڵۆی بێت کە لە حرەکەتێکە لە هەر شتێکە لەر بوارە لە زیندگیت بە تەمای دیگەران بێ. ئەگەر کچە مناڵەکەی من ئەگەریش کوڕە شاید ڕنگدانەوەی ئەوە بێ لە سەری کە کچە خانمەکان ئەرزشێکی وایان نییە. ئەمە من مهمترین شتێکە ئەیبینم لە چۆن هەم کتێبەکەم لە مورد مناڵانە هەم کولەن سەرکارم لە تەک مناڵە هەست فرە ئەو شتە بە مهمە بینم. ئێژم ئێمە ئایندەمان کولەن ها لە دەست مناڵەکانمانە، ئێمەش مناڵەکانی دوێکە بووین کە ئێمڕۆ خەریکین زیندگیەکەین. پەروەردەی ئێمە بە دەست دایک و باوکەکانمان و مامۆستاکانمان و ئەو بارودۆخ و شەرایطە کە تیا بووین بۆ بە باعیسەوە کە ئایسە خەریکین چیەکەین و چۆن ژیانە بین بەسەر و خاستەی خۆمان و ڕەفتاری ئێمە دایک هەیە لە ماڵۆ فەرزکەن ماما بووە ئەناسم کەسانێک یا
حتا دکتۆرای گرتووە دانیشتووە لە ماڵۆ ئەڵێ خانم شا محەممەدی من پێم خۆشە 5 ساڵ کار نەکەم مناڵەکەم بەخێوکەم ئەو جۆرەی کە حەزەکەم مناڵەکەم منداڵێکی باش پەروەردەکات و بیاتە تەحویڵ جامعە بەڵێ گەرێکی مناڵێکی باش پەروەردەکات و بیداتە تەحویڵی جامعە شاید بە دەنوع بە ڕۆژانە غەزا و شتی مقەوی بۆ دروستەکات شاید لە مانگەکە 3-4 تا 5 کلاس ئەیبات کلاسی ئاموزشی وەرزشی زۆر لە وەختی خۆی و هەموو شتێک خۆی تەرخان کردووە بە مناڵەکە بەڵام من بە تەجروبەی شخصی خۆم بە نەزەری خۆم بە عەقیدەی خۆم ئەوێ پێڵم تۆ ئەگەر گەرەکتە بە مناڵەکەت موفق بوون فێر بکەی ئەگەر گەرەکتە مناڵەکەت موفق بێ سەربەرز بێ ئەوەڵ خۆت یعنی لە کارەکەی خۆت نابێ بگزەری بۆ مناڵەکەت لە هەموو وڵاتەکان شاید ساڵێک 2 ساڵ نەهایەتی بۆ مناڵێک مەرخەسی بدرێک کە فکر ناکەم ئەو نێش ببێ نازانم لە ئێران کە حدودی نەهایەتەن 9 مانگ بەڵێ وازانم هەرەوە کفایەتەکات باش بێت شوەرگەلێکی دیکە کە تۆسعیافتەترن پەرستاری کەس بە دوایەوە کە ئەو مناڵە بەخێوکە بەڵام لە ئێرە ئەومانە نییە ئیسا گەشتگر کێشێ و دایکە یاوە باوکە لە هەزینەگەری شخصی خۆی ئەم کارە بکات یانە بە سوورەتی شخصی ئەگەر مایل بێ کەسێ بێتە ماڵەکەی و لە ئەو مناڵە پەروەردەکا بەتایبەت لە شرایەتێکە کە ئەم مناڵە خەریکە شخصیەتی شکڵە گرێوانە و لە بواری دەرونیەوە تەسبیتەوەی کە بێتە چه ئینسانێک وچە خولقوخۆیک وچە ڕۆحیاتی دەرونیکە بەبوونێ ئەوەیە شاید ئەو خاتونێک کە خۆی زانیارە بە قۆڵی خۆتان خۆی دکترای هەست پێ خۆشە مناڵەکەی خۆی ئەو جۆرە کە ئەزانێ پەروەردەکە قسەکەی وێش تا جێگەیەکی واقعان دروستە هەرواسە لە تا تایمێک ئەتوانی ئەو مناڵە پەروەردەکەی بە شێوازێکی باش و لەم لایشەوە بە جۆرێکە نەوێتە باعیس کاروباری خۆت و لە ئایا مناڵێکە کۆرپەس چەندێک ئەتوانی لە وەخت لێ بگذەری کە کاروبارەکەت لە دەستنای نا پێم وابێ ئەو منزوری واقعی خۆم باش نەگەیان پێتان من ئەڵێم ئەگەریش کار ناکەی شاید دایکەیە خانەدارە ئاسان مەدرەکی تەحسیڵیشی دکتورا بێ یا هەر شتێکی ئاسان زانستی ئەو نە لەسەرۆ بێت هەر مەدرەکی تەحسیڵیشی نەبێ بەڵام من ئەڵێم هەر ئینسانێک بەپێی ئەو تایمە کە بۆی خۆی دایانێت تۆ وەکو دایکێک 10 ساعت لە ڕۆژە لە پای گازابیت باقی ساعتەکان لە دوای کلاس چوون و مناڵەکەت ببیت و بیهێنی تۆ دوایشە بە شوەکە تا بگەی ئەی خۆت ئەی تایمێکە بۆ متالعی خۆت بۆ ئیسراحەتی خۆت بۆ گەیشتن بە خۆتا بۆ باشگایەک بۆ وەرزشێک بۆ تەفرێحێک بۆ تایمێکە لەگەڵ ڕەفیقەکان تا بیبێتە سەر ئەمانە نابێت لێ بگوزەرین بۆ مناڵ چونکە مناڵەکەمان ئەفێرە بێت مناڵەکەمانەوە شتێکە لە ئورگانێکە کار ئەکاچە ئەم خاتونە نیوەیەک لە تایمی خۆی ها لە ئیدارەی کە خەریکی کارە ئەم چی؟ وڵی چون بەستگی بە ساعتی کار و ئەو شتانە هەیە ئیداراتی مختلف شێوەکاریان زۆر متەفاوتە ناتوانم قزاوت کەمیان نەزەر بدەم ولی من خۆم کە زمانێکە لەسەر کار و تێمە بۆ ماڵەوە کارەکەم ئەو نەخۆشگەرەکە بە مانویەتی نایەمەوە سەر ماڵ و زندگی خۆم یعنی بە ئەنێرژیەکە لە مناڵەکان ئەگرم یا حتا ئەگە پرۆژای نەقاشی دیواری و ئەم شتانە ئەگرم تێمە بۆ ماڵ و مانوونی مانویەتی جسمیم شاید ببێ مانویەتی ڕۆحیم نییە ئەمانە زۆر ڕیشەیە هەڵەگەڕێتەوە بە زۆر شت ئەو کارەکە تۆ ئەیکەی ئیجباری ڕۆشتوتە سەرکار حەزی پێ ئەەکەی یا بەرنامە ڕزیت بۆ کارەکەت چۆنە تایمی خەوتن و هەڵساندن و ئەم شتانە زۆر کاریگەری هەیە بەڵام ئەو خانمانیشە ئەتوانن حتا ئەگەر کارەکەشیان زۆر خۆش نەبێت ئەتوانن تایمێکی خۆش لە ماڵەوە بۆ مناڵەکانیان فراهەم بێنن و هەرەوەی کە خانمێک مستەقل بێ لە بواری ماڵیەوە و مستەقل بێ لە لەحازیەوە کە ئەڕواتە سەرکار و تێتەوە ئەمانە من شاید ئیسە زۆر نازانم کلیشە بێ باسی ئەم شتانەکردن ئەشیا چەندها ساڵ لەمەوە بەر ئەم شتە حەل بوایەت لە جامعەیەمان کە خانمێک وەکو پیاوێک ئەڕواتە سەرکار و تێتۆ هیچ تەفاوتێکیان بە یەکۆ نەبێ ژنوشوەکە بە یەکۆ ئاشپەزیکەن بە یەکۆ فەزای ماڵ خۆش بکەن یا هەر مەسئولیەتی هەیە بە یەکۆ قبوڵی بکەن ولی هێشتا ئێمە لەوا ماوی نەسە یانێ خانمەکانە بێ بچنە سەرکار بێنەوە مناڵداریکەن خانەداریکەن غەزا دروستکەن بە یەکۆ ئەڕۆنە سەرکار تەک پیاوەکە بەڵامەشە بێت تۆ خانمەکە غەزا دروستکایتر ئەشە وەزیفەیەسی
ئەمە هێشتا حەل نەبووە لەلای ئێمە بە خاترەوە خانمەکان فرەتر بە خۆیانە بگەین فرەتر تایمدا بنن بۆ خۆیان فرەتر بزان لە چی ئەنەرژیەگرن لە چی بە چی خۆشحاڵە بن بە هۆنەرێک بە تەفرێحێک ئێبوونی خاتونەکان لەسەر کارە چەنێ ئەنەرژی و حاڵی خاصات بە جامعی ئێمە وەڵاهی زۆر ئێوە هەیە بازێ ئۆرگان و بازێ ئیدارە هەیە کە هەر خانمیتیانە ئەسان خۆت بە خۆت ڕۆحی نییە من وازانم وە پیاوەکانیش نەزەریانەوەسا ئەتفاقەن بە تقریبان چەند هەفتەیە لەمە بەر لە جەلسەیەک بۆ هۆنەرمەندانی شاری مەریوان کۆبوونەوە تەنیا خانمیان من بووم پیاوەکان نەزەریانەوە بۆیان دەم جەلسەمانە جۆرێکە خانمەکان نین ڕنگدانەوەیان نییە لەناو ئەم جەلسەکە ئاسان ێژی ڕۆح و ئێنێرژیتیان نییە فرە تاسیری هەست تاسیر سپاسەکەم خاتون ئینشەڵڵا نمونەی خاتونانی موفق وەکو ئێوە لە تووە پارێزگای کوردەواریە زیاتر بێت ئینشەڵڵا کە موفق بن. خاتونەکانمان جیاواز لەوەی کە لە دەرەو کارەکان هەروە کە فەرمووتان ئەشەی کەنیشت بن بۆ باوک و دایک بن بۆ مناڵ و هاوسەر بن بۆ شویان کارکردنیان لە دەرەوچە چەندێک ئەم بارودۆخە ئەگۆڕێ یانێ ژیانی هاوبەشیان ئایا ئەتوانێت لەتمە بوێنێ؟ من ئێستا بەداخەوە لە منتەقەی خۆمانە خانمەکان 80% بەخاترەوە کارەکەن کە مەجبورن لە لەحاظی اقتصادیە فشاریان بۆ هاتووە کارەکەن یانە ئێژی نەگەر لە بواری ئابووریە فشاری بۆنەی کار نەکە من خەریکم ئەوە عرزەکەم لە خزمەتانە من حەز ناکەم ئەو خانمە لە لەحاظی اقتصادیە چون فشاری بۆ هاتووە کارکە من حەزەکەم ئەو خانمە چۆن بەیانی تەکشوەکەی هەڵەسن سبحانەیەکە خۆن ئاغی ئەچێتە سەرکار قەیچیەکە خانمەکەش بێتە سەرکار ئێستا و کارە هەرچێ کەس کار ئێداریە کار هونەریە وەرزشە ئەسڵ ڕانەندگیە هەر کارێکە ئەو خانمە ئەنجامیەدا وەختێکە ئەو خانمە بزانێت کە ئەرێ تەکشوەکەیە هیچ فەرقێکی نییە 10 بەرابەر زندگیان خۆشترە بێت و هەروە بەداخەوە ئێمە ناتوانین بێژین خانمەکان ئەشێ حتمما ئەو کارە ئەنجام بن چون خانممان هەیە 10 بەرابەر من دەسەڵات دارە لە کارەکەی خۆیان 10 بەرابەر من زاناز وەلی بەداخەوە ها لە ماڵێکە ها لە محیتێکا زندگیەکە یا باوکەکەی نایەڵێ یا براکەی نایەڵێ ئەم مشکڵاتانیشە هەست وەێ من ئیسام بربەستگە لە کەمەوە بووگەسۆ کەمەوە بووە پیاوەکانیش حەزەکەن خاتونەکان کار بەدەست پیاوەکان فرەتر بەخاترەوە حەزەکە نەجم قەیناکە بادانێ بێت دوتمەن پوڵ دەربێنێ لە پاڵما بەداخەوە من حەز ناکەم پیاوەکان واتو ئاشا بکەن حەزەکەم بێژن با ژنەکەمان اجتماعی بێت با ژنەکەمان با خانمەکەمان با خوشکەکەمان نەو جامعە ببێت با ئەو شتێکە حەزی پێیەکە ئەنجامی بات ئەسین خانممان بووە ئارەزوی بۆ یەک دانە نەقاشی بکەشن و تویادە نەقاشی کەشاندن شغڵە نەقاشیە کە لە دڵۆ دەرتێت ئەو خانمە حەزی پێیەکە بەداخەوە کە هۆنەرمەند زۆرمان هەیە لە شارەکەی خۆمانە با لە شتایەکی ترا خۆیان نیشان بن قەیچیەکە بۆچی ئەو خانمەشی بە ئارەزوەکانیا بمرێت ئەیکوا ئارەزوی خانمەکان ئەیکوا ئەوەی کە خانمی حەزەکا بێتە دەرەوە واقعا لە ماڵە زیندانی بوون من لە پاڵی شەباوجدەوە کە کارەکەم سەختە خانەداریەکەیشمەکەم بەخوا گەیم بە ماڵەکەیشمە بە مناڵمە بە هاوسەرەکەمە بە خانەوادا خوایشێکمز لە ئاغەکان وەکو خانمێک ئجازە بدەن بە خانمەکانیان من خۆم ئاغم پا بە پام تێت ڕاستەکەن مەسەڵەن ئێژن پشت هەر ژنێ موفق ئاغەیە کەس و پشت هەر ئاغای موفقیش خانمێک کەس وەلێ ئەگەر ئاغەکان ئجاز نەدەن بە خانمەکان چی بکەن واقعان هیچێکیان بۆ ناکرێت دایکمانەس دایک دوو مناڵە خۆ ناتوانێت بە خاطر کات مناڵەکانی بەجێ بێڵی تو بچێ قەیچێکە باشوەکە تەکیا ڕابێت باشوەکەی تەکیا مدارا بکات و بێڵێ باژنەکەی خۆی نیشان بدات. خاتونێکە کار بەدەستە خاتونێکە لە ئیدارێکی دەوڵەتی کارمەندا چەندێک ئەتوانێت لە بوارێ اقتصادی و کۆمەکی ئەو خانوادەیە بێت و چەندێک ئەتوانێت لە بوارێ دەرونی و ڕۆحیە و بێتە بەعیسیەوە و بنەماڵەیە
گەورەترین حسن و مۆفەقیەتیانەوەسە کە ئەتوانین بێژن حقوقی ثابتیان هەست بۆ خۆیان یعنی ئەمنیەتی شغڵیان 100% مەسەڵەن شاید منیژم شاید من پیشترتر دەرامەدەمە بێت تا خانمێک کە کارمەندەوە لێ من هیچ گونە هینێکم نییە تەزمینێکم نییە خوان و خاستە مەسەڵەن دەستم بشکێتەوە و کارەکەم وەلێ ئەو خانمە کارمەندە نا هەرەوەی کە حقوقەکەی ثابتە فرە خاصە بۆی بیمەی ئەکەنەوە حقوقێکی هەیە بۆ خۆی ئەسڵ وەختی وارد محیتێک ئەبی خانمێک تحصیل کەدە وارد محیتێکە باسن دیدگای ئەترافیان جۆرێترە نسبەت پێ نەکە بێژم ئێستا تحصیل نیشانەی بردنە ژوور شخصیت ئینسانەکانە نا وەلێ ئەو تحصیلەوە ئەو زانەیە ئەو زەحمەتێکە کێشاویەتی لە بوارەکەی خۆیان هەم لە لەحازێ دیدێ جامە ئەفرە جوان و ڕۆشنە هەم ئیترخە ناخواست زەحمەتێکی کێشاوە دەرسێکی خوێندووە پلەیە لە دیگەران هە لەسەرترۆ فرە خاصە فرە خۆشە ئەگەر کەس لە بوارێت دەرونی و چنێ ئەتوانێت بە بنەماڵەکەی کۆمەکات دەرونی منزڵم هەڵهۆی ڕۆحیە بەڵێ مسلەمەن ئەو خانمەی کە لەو شغڵ خۆیان لە نەهادێکی دەوڵەتیە دامەرزاوە ئەویش ئەلاقی خۆی بووە پس بزانە کە ڕۆحی خۆشە بەو شتە هەرەوەی کە خانمێک معلم ببێت بێتەوە بۆ ماڵەوە تەک خانمێکە تا کلازن و سەوادی هەست چەنە بۆ ماڵەکەی خۆی تەسیری هەست چەنە خازتوانێت دەست بێژێ بە مناڵەکەی خۆی فرەتر ناسیاون فرەتر دیارن کە بەڵێ خانمێک ئەتوانی وارد ئەدارەیەک ببێت هەروە زوو فرەکەم بوو من بیرم بێت چەندین ساڵ لەمەوە بەرئەیان و لە مەریوانە فقط دوو دانە دانشجومان بووە وەلێ ئێستا ماشەڵڵا ئەچیتە هەر نەهادێک ئەبینی کە خانمەکان قیناکە با دایش نەمەرزن بەزنی تحصیلکردن بەزنی دەرسیان کردن و مەدرکێکیان هەست بۆ خۆیان وەختێک وارد جامعەیەک ئەبیت وارد نەهادێک ئەبیت و بە عنوان کارمەندێک کارەکەی بنەزەر من شانازیەکە بۆ ئەو خانمە فرە خاستە هەم بۆ خۆی هەم بۆ بنەماڵی و هەم بۆ ئەترافیان و ئەو نەهادەکە لە ناویا کارەکە وجودێ دانێژن لە هەر شوێنێکا بە نەزەر من نورێکە بۆ ئەو شوێنە وجود دانەیەکی خانم دانەیە خاتون لە هەر دانیشتنەوەیەکە لە هەر جەمعێکا لە هەر نەهادێکا بە نەزەر من باعثی ڕۆشنایی ئەو شوێنە ئەبێت دروستە ئێ نەبوونی خاتونەکان چە نەبوونیان هەرچەندی بوونیان مفیدە نەبوونیان ده ئەو نزەرەری هەست بە نەزەر من ئایسە مەسەڵ خاتونێ نەبێت لە ئەدارەیەکا کار بکات کار بەدەستی کولەن پیاوەکان ببن بێ ئەدەبی ناکەن بە پیاوەکان جێگەی احترامیان هەست بۆمان وەلێ ئێمە بە عنوان خانمێ خەریکین لەبارەی خانمەکان و قساکەین لە ئێدارەیەکە ئێوە وارد ئەدارەیە ببن گشتیان پیاو بن ئەسین چەنە سەردە چەنە ئەحساسەکەی غاڵە بن بەسەر تۆ ئەسین ناتوانانی خۆت بیژی دەتر وەختێ نەهادێکی ئاوا پڕە لە ئاغا من بۆچی دەرس بخوێنم ئەسین بۆچی دام تەحسیل بدەم وەختێ ناگەیم بە هیچ چێکە هەروەسا یانە زیاتر بە ئامانجەکانت بیر ئەەکەیت و هەدەفمەندترەویتەوە وەلێ بڕیار بەدەستبوون خاتونەکان ئەتوانێت بێتە باعثەوە لە بنەماڵیش یانە بارودۆخی خرا و پێشبێرێت یانێ تەئسیری خراوی بێت ئەگەر خانمەکان کار بکەن لە دەرۆ نابۆشی منەزە من هیچ بڕیار بەدەستبوونی بۆ ئەوەی کە لە ئیدارەیەکە بڕیار بەدەستدام خاتونەکە مەسە خانمێک لە شوێنێکا ڕیاست ئەنجامەدا مەسەن شاید بێژن لە ماڵش و ڕیاست ئەنجام بدات وان نییە خانمێکە ها لە دەرۆ ها لە نەهادێکا خەریکە کارەکە فرەتر ئەتوانی مدیریەت ماڵەکەی بە بابەڕێەوە فرەتر ئەتوانێ بزانێت چۆن تەک خانەوادەکە یا ڕفتارکە ئەم ڕۆژی ترە وە زیاترتانێت دەرکیان 100% ئەمڕۆیی ترە فکری باسترە فرشتی بینیوە لەو شوێناکە خەریکە کارەکات و مدیریەتی قویترە بێتەوە هەرچێ خانم با تەحسیلتر بێت هەرچێ خانم فرەتر کار بکات لە دەرۆ فرەتر لە نەو خانەوادەکە تەسیل لە کۆمەلگا سونەتەکان بە زۆری ماڵداری سەرەکیترین ئەرکی سەرشانی ژنانە بەخێوکردنی منداڵ و بە ساڵاتوانیش ئەرکی ژنانە و زۆرجار ئەگەری ئەوە هەیە بەهۆی ئەم کارانەوە کارکردنی دەرەوەی ماڵەوە لە دەست بدەن ئەمانە هەمووی ئەو باسانن کە بۆتە هۆی نیگەرانی و هەستیاربوونی بەشی پاوانخوازی کۆمەلگا و هەوڵ دەدەن کە زیاتر ژنان هام بدەن بۆ پیرۆزکردن و گێڕانی دەوری ژنانەی وەکو دایکایەتی و هاوسەرێتی
تاوکو لەو ڕێگەیەوە کۆسب بخەنە بەردەم ژنان لە بواری بەشداریکردنیان لە کاری بازار و ئابووریدا. بەپێی ئامارە فەرمیەکان فرەچەشنی کارکردن بۆ ژنان بوونی نییە. 66% ئەو ژنانی لە شارەکاندا کار دەکەن زیاتر لە بەشە خزمەتگوزاریەکاندا کار دەکەن. لە حاڵەتێکدا 34% پیاوان لەم بەشەدا سەرقاڵی کارکردنن. دۆخی کار و دامەزراندن بۆ ژنان لە ئێراندا زۆر خراپە بە شێوەیەک کە جگە لە دیاکاری ڕەگەزیەکانی حکوومەت کۆمەڵگەی پیاو سالاریش هەر ئەو ئەقلیەتە پەیڕەو دەکات و ژنان لە کەشی کاردا زیاتر لە پیاوان زۆرداریان لێ دەکرێت. بەپێی ئامارێکی دیکەی ئەو ناوەندە لە کاتێکدا لە 161 ئەو خوێندکارانی دەچنە زانکۆ ژنانن. ژمارە ئەو ژنانەی زانکۆیان تەواو کردو و بێکارن 2 بۆ 3 ئەوەندەی پیاوانی بێکارە.